بڕیاردرا لە ئایندەیەکی زۆر نزیکە قۆناغی دووەمی هەڵبژارنە ناوخۆیەکانی گۆڕان بۆ هەڵبژاردننی دەستەی بەڕێوەبەری قەزاکان و باژێڕوانەکان بەڕێوە بچێ و هەروەها بڕیاریش درا هەموو هەوڵێک بدرێ بۆ ئەوەی لە ئەم ساڵدا بزوتنەوەی گۆڕان کۆنفرانسی دووەمی نیشتیمانی خۆی بەڕێوە بەرێت. لیژنەکان کاری باشیان کردووە، پەیکەرەی ڕێکخراوەی بزوتنەوەی گۆڕان بەهێزە و هیچ مقەدەرێک نایەتە پێشەوە ئەم ساڵ کۆنفرانسی نیشتیمانیە بەستین. پەیوەندیدار بە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە بووین کە ئەو ڕێکەوتنانەی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجێیی ئەو ڕێکەوتنانە زیاتر جێبەجێ بکرێن، متمانە لە نێوان لایەنە سیاسیەکان زیاتر بێ، پرۆسەی چاکسازی گشتگیری و گۆڕانکاری بچێتە پێشەوە، بتوانین متمانەی خەڵکی خۆمان بەدەست بێنینەوە، لە هەمووشی گرنگتر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ماگانە لە کاتی خۆیە موچە بەبێ لێبڕین دابەش بکە. ئێمە پێشوازی لەو هەوڵانە ئەکەین. هەروەها لە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی جەختمان لەوە کردەوە هەموو ئامادەکاریەکان بکرێ، هەموو ئۆرگان و بازنە و ڕایەڵە و مەکۆکانمان هەوڵی جددی و ڕەشت بن بۆ سەرخستنی هاوپەیمانی کوردستان لە هەڵبژاردنەی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆ سەرکەوتنی کاندیدەکان و هەروەها بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە پەیوەندیدارە بە هاوپەیمانی کوردستان.